بەڵێ ئامادەبانی بەڕێز ئێستاش داوا لە ئێوە دەکەین هەموو مۆمەکانی سەر مێزەکانتان دابگرچێتن تا لە پێناو پاراستنی گۆی زەوی و گۆڕانی کەشوهەوا بۆ ماوەی یەک کاتژمێر گڵۆپەکان بکوژێنینەوە. زۆر سوپاس بۆ ئێوەی ژینگە پارێز و خۆشەویست و زۆر سوپاس بۆ هاوکارەکان لە لایەن کۆمپانیای باغی پڕگوڵ و کاک کامران خاوەنی هۆتێل مای فلاوەر و کاک ئاسۆ عەبدوستار و کاک ڕەجەب و هاوکارەکانمان بوون بۆ بەرزڕاگرتنی ئەم یادە ژینگەیە. و ئێستاش داوا لە بەڕێز ئاسۆش کاک سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری هۆشاری ژینگە دەکەین با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارێک. بەڕێز سەرۆکی دەستەی پارە چاکنی ژینگەی هەرێم، بەڕێز پارێزگاری هەولێر، بەرپرسانی ئیداری و حکومی و ژینگە دۆستان، ئەمڕۆ ئێمە لەسەر پەرشتی دەستەی پارە چاکردنی ژینگەی هەرێم، ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە و فەرمانگەی ژینگەی هەولێر و بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی لە بۆ دەیەم ساڵ یادی ڕۆژی جیهانی کاتژمێری زەوی لە شاری هەولێر شاری قەڵاو منارە دەکەینەوە بە ئامادەبوونی هەموو ژینگە دۆستانی شاری هەولێر. دەمەوێت ئاماژە بەوە بکەم هەر ئێستاش لە شاری سۆران لەلایەن ڕێکخراوی وار و قایمقامێت و لایەنە ژینگەیەکان و لە دهۆکی ڕەنجینیش بە هەمان شێوە ڕێکخراوی ئاڤوو ڕێکخراوی وار و ڕێکخراوی ئاڤیار لەگەڵ پارێزگای دهۆک و لایەنە ژینگەیەکانی دهۆک فەرمانگەی ژینگەی دهۆک ئەم یادا بەرز ڕادەگرن. ژینگە دۆستان، ئەم یادا کە هاوکاتێک لەگەڵ سەدان هەزار شار کە ئەم یادە بەرز دەکەن، هەزاران و سەدان هەزار ژینگە پارێز لەم پەیامە هۆشیاریە بەشداری دەکەن. لە پەیامی هۆشیاریدا مەبەستمان ئەوە نییە کە یەک کاتژمێر گڵۆ بژێتەوە، بۆ ئەوەی ئەو پەیامە بدەینە هاونیشتیمانیان چیتر ئەو گەرمیە دەرنەدەین کە چەندین ساڵە گۆی زەوی پێی دەناڵێتن. ئەو گۆڕانکاریە کەشوهەواوەی بێی بەرەو مەترسیمان دەباتێن، دەبێت ئێستا ئێمە خۆمانی بۆ ئامادە بکەین و چارەسەری بۆ بکەین. دەبینین زیاتر لە 5,000 مۆلیدا لە هەرێمی کوردستان هەیە.
دەیان وێزگەی کارەبامان هەیە کە بە گازوایل کار دەکاتن بە هەزاران ئۆتۆمبیلمان هەیە کە ئەمانەش مەترسیان بۆ سەر ژیان و ژینگەی هاوڵاتیان دروست کردووە بۆیە زۆر گرینگە هەمومان پێکەوە هەموو ڕۆژێکمان ڕۆژی ژینگە بێتن نەک تەنیا ڕۆژی کاتژمێری زەوی و ڕۆژی ژینگە و ڕۆژەکانی تری ڕۆژی 22 ڕۆژی ئاو و ڕۆژی زەوی و کۆمەڵک ڕۆژەکانی تر بەڵکو زۆر پێویستە هەمومان پێکەوە دەست لەناو دەستکەین چۆن ئەمڕۆ هەمومان پێکەوە لێرەین وەکو ژینگە پارێزی دەبێ ئەمە لە ڕۆژانی داهاتووشدا دەست لەناو دەست یەککەین ڕوبەڕووی ئەو کەسانە بینەوە کە هۆکارن بۆ تێکدانی ژینگە دەمەوێت لێرەوە بە ناوی هەموو ڕێکخراوە ژینگەیەکان سپاسی پارێزگاری هەولێر بکەم کە ئەمڕۆ گەورەترین هەڵمەتی لە کات و ساتی ڕۆژی جیهانی کاتژمێری زەوی ڕاگەیاندبوو وەکو پارێزەرێکی ژینگە کە هەڵمەتی پاکردنەوەی ناوچە گەشتیاریەکان بوو بە ئامادەبوونی هەموو لایەنە حکوومیەکانی سنووری پارێزگای هەولێر بۆیە ڕاگەیاندنەکانیش کە ڕۆڵێکی بەرچاویان هەیە داوایان لێ دەکەین پەیامی ئێمە بگەینە هەموو ماڵێک بۆ ئەوەی ئەگەر بۆ ترکێج بێ ئەو گڵۆپانەی زیادن بگژێننەوە ئەو مەوادانەی دەبنە هۆکاری بۆ گەرمی کەمکەنەوە تا لە ژیانێکی ئاسوودە بن و بە ناوی سەرپەرشتیاران و هاوکارانم بە خێراتنێکی گەرمی یەکەیەکەی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەن و دەمەوێت سوپاسی یەکەیەکی ئەو هاوکارانم بکەم کە کامەران خاوەنی کۆمپانیای مای فلاوەر دوو کە بە خۆڕایی کۆمپانیاکەی پێبەخشین و لەگەڵ کاک ئاسۆ عەبدوستار لە دەستەی گەشت و گوزار لە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار هاوکاری سەرەکیمان بوو کۆمپانیای باغی پڕگۆڵ لەگەڵ کاک ڕەجەب لە ئەنجومەنی ئەلوەی هەولێرێک هاوکاری سەرەکیمان بوون سپاسی هەموو ئەو هاوکارانەمان دەکەن کە ئێمە لە هەڵمەتێکی هۆشیاری گرنگداین کە چەند لە مانجی یەکەوە ڕامانگەیاندووە کە لە دایرەکانی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار بەڕێوەبەراتی ئاوی هەولێر فەرمانگەی ژینگەی هەولێر بەڕێوەبەراتی خزمەتگوزاری و شارەوانی و ژینگە پارێزی بەڕێوەبەراتی دارستان و پاوانی هەولێر ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە هەمانجەشی تەواومان لەگەڵ پۆلیسی دارستان و پێشمەرگەی ژینگە هەیە کە دوێنێش لە هەڵمەتێکی فراواندا توانیمان لەگەڵ فەرمانگەی ژینگە دەست لەسەر بەسەرپەرشتی قایمقامی ناوەندی هەولێر دەست بەسەر کۆمەڵک باڵندە بکرێت وە کۆمەڵک ڕەشوێلە ئازاد کران بۆیە دووبارە بە خێراتندان دەکەین و بەڵێنتان پێ دەدەین ئێمە ئەو کات چالاکەمان بۆ ئەوە نەکردیە وەکو دروشمەک بێ بەڵکو بەڵێن دەدەین بەکردار لە خزمەتی ژینگەدا بین دووبارە بەخێر بێن ژینگە پارێزان سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز ئاسۆشکاک سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری هۆشاری ژینگە ئێستاش داوا لە ژینگە پارێز ئەندازیار عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم دەکەین با بفەرمێت بۆ پێشەشنی وتارێک بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕەنگە سەرەتا بە وەڵامی ئەو پێنج پرسیارە داخلبین شتێکی باشمان دەستکەوێ ئەویش ئەوەیە کە دەڵێن چی وەڵامی ئەم پرسیارە لەوەدا دەرەکەوێ چی ئێمەی کۆ کردوتەوە لێرە ئەم ڕووداوە جیهانیە کە لە ساڵی 2007ەوە دەستی پێکردووە لە شاری سیدنی لە ئوسترالیا وەکو ڕووداوێک وەکو دەست پێشخەریەکی تاکە کەسی دوجار لە یەک وڵاتە و یا با بڵێم لە یەک شاردا دەست پێ دەکا ئەمە ڕووداوەکەیەکە بۆ ماوەی کاتژمێرێک ئەو بەشە یا با بڵێن ئەو کارەبا زیادانە دەکوژێتەوە لەم سەعاتەدا دەگوترێ ئەو کارەبای ئەو شوێنە پێویستەکان ناکوژێتەوە یعنی بەمانایەک لە مانەکان ئەمە باس لەوەیە کە یەکێک وان نەزانێت لە سەرتاسەری دنیادا لەو سەعاتەدا کارەبای هەموو شوێنێک دەبێت بێتە کوژانەوە نا چونکە زۆر شوێن هەیە پێویستە بەمانایەکی تر پرسیاری دووەم پێمان دەڵێ ئەمە لە چۆستەری هەڵدا دەڵێ لە ئوسترالیا و لە شاری سیدنیەوە چۆن بەم میکانیزمیکەوە بۆ ماوەی کاتژمێرێک کارەبای ناپێویست بێتە کوژانەوە لەو شوێنانە بەڵام ئێمە زۆر گرنگە لە کوردستاندا کە ڕووداوێکی جیهانی بەسەر دەکەینەوە لۆکاڵی بکەین و خۆماڵی بکەین یعنی وەکو چۆن ئینگلیزەڵێن think globally act locally جیهانیانە بیرکەرەوە بەڵام ناوخۆیانە و لۆکاڵیانە خۆماڵیانە پراکتیزەی بکە کەواتە ئێمە لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە خۆمان بخێنە جێگەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێمان دەڵێن ئەو وڵاتانە 24 سەعات کارەبایان هەیە بۆیە دێن سەعاتێک دەڵێن با کارەبا بکوژێنینەوە ئەو شوێنەی کەوا پێویست نییە کەواتە دەڵێن ئێمە
پێشوەختە ئەگەر 18 ساعات کارەبامانە بێت 4 ساعات کوژاندومانێتەوە. ئەمە پرسیارێکە یان ئەمە بۆچوونێکە ئەبێت تا ڕادەیەک لە بەرچاویشی بگرین بەڵام ئەبێت ڕاستیشی بکەینەوە. ئەم بۆنەیە بۆ ئەوە نییە کە لە سەرتاسەری دنیادا بۆ ماوەی کاتژمێرێک تەنها وەکو دەڵێ کارەبا بکوژێتەوە. سەعاتێک کارەبای ناپێویست دەکوژێتەوە بۆ ئەوەی لە تەواوی 23 سەعاتەکەی دیکەدا ئێمە فێری ئەوە بین کەوا ئیسراف نەکەین. کەواتە ئەگەر بە کەلتورێکی کوردەواری تەماشای ئەم ڕووداوە بکەین، ئەم ڕووداوە پێمان دەڵێت لە ڕوانگەی ئاینیشەوە ئەوەیە کە خوددا فەرمووی وەلا توسریفو، باس لە ئیسرافکردنە. ئەو 18 سەعات کارەبایش کە هەمانە کارەبای نیشتیمانی ئەگەر ئیسرافی تێدا بکرێ، ئەگەر زیادەڕەوی تێدا بکرێ، خۆی لە خۆیدا پێچەوانەی ئەم پەیامەیە کە ئێستا کە بۆی کۆبووینێتەوە. کەواتە لە ڕاستیدا ئەمە چەند ئەرکێکمان دەخاتە بەردەم. ئەرکی یەکەم ئەوەیە کە لە داهاتوودا و لە ئێستا و بەرەو دووە بۆ هەر کەسێکەوە یەکەم جاری بێ ڕووداوێکی لەم شێوەی بیست بێ، ئەگەرچی دەبێ ئەمە سوپاسی گشت ئەو کەس و دەستە و وەزارەت و ڕێکخراوانەش بکەین کە لە 2011ەوە ئەمە لە هەرێمی کوردستاندا بەڕێوە دەچێت ئەم ڕووداوە، دەستەی ژینگەشت لە 2013ەوە ئەم یادەی کردوێتەوە. لەم ساتە وەختە شاکەوتومانە بە شێوازێکی تیم کار بکەین. لەمەدا تۆزێک جیاوازی دروستە بێ، بۆچی لە هەر شوێنێکدا ڕێکخراوێک دەیکاتەوە، بۆچی بە ناوی بۆردەوە نەبوو، لەبەرەوەی شوێنەکان جیاوازن. تۆ بۆردی ڕێکخراوەکانی هەولێرت هەیە، بەس هەندێکیان لە سوۆرانن، هەندێکیان لە شەقلاون، کەواتە ناتوانن لە یەک کاتدا هەندێکی لە چۆمانە. لە سلێمانی هەڵەبجە کە بۆردێک هەیە بۆ ڕێکخراوەکانی ژینگە پارێز، هەندێکیان لە هەڵەبجەن، هەندێکیان لە سلێمانی، هەندێکیان لە پێنجۆنن، هەندێکیان لە شوێنێکی بەو شێوازە. لەبەر ئەوە بە چۆن دەڵێ کاتی ناوخۆیی هەر شوێنێک ئەم یادە دەکرێتەوە. بۆیە ئەمە ڕێگە پێدراوە بوو کە ڕێکخراوەکان لە نێوان خۆیاندا ئەم ساڵ ناڵێن هەمومان لە یەک کاتدا، بەڵام لێ پێکیش پێکەوە دەیکەینەوە. بۆیە خۆیان دابش کرد بۆ ئەوەی هەر یەکێک لە جوگرافیای خۆیدا لە هەر سەعات 8:30 بەم بۆنەیە هەستێ. خاڵی دووەم ئەمە ئەومان پێ دەڵێ کە ڕووداوێک ئێستا لە دنیادا بە شێوازێکی میلی بکرێتەوە لە سەرتاسەری دنیا زیاتر لە 2 ملیار ئینسان بەشداری تێدا بکە ئەم ڕووداوەیە. کەواتە ئێمە ئێستا کە بەشدارین وەکو کوردستان، وەکو هەرێمی کوردستان، چۆن لە زۆر بواردا کوردستان یا هەرێمی کوردستانمان خستە سەر نەخشەی جیهانی، بەم ڕووداوەش کە خۆی لە خۆیدا هەنگاوێکی بچووکە، وەکو گۆتێرەشی سکرتێری نەتەوە یەکگرتوەکان لە یادی ئەم بۆنەیە بۆ 2021 دەڵێ، ئەمە ڕووداوێکە، کردارێکە زۆر بچووکە، بەڵام لە ڕاستیدا پەیامێکی گەورەی لە پشتەوەیە. خاڵێکی دیکە ئەوەیە کە بەڕاستی دەبێت سوپاسگوزار بین بۆ ڕێکخراوەکانی ژینگە پارێز لە هەرێمی کوردستاندا کە بەبێ هیچ هەستیاریەک لە نێوان خۆیاندا هەماهەنگیان کردووە، لە نێوان خۆیاندا ئەم یادەیان کردوتەوە، هەستیان بەوەش کردووە کە پێویست بەوە دەکا هەر کەس لە ناوچەی خۆی، بەڵام لە هەمان کاتیشدا لە بیرۆبۆچوونەکاندا پێکەوە بن. خاڵێکی تر زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین، ئەویش ئەوەیە کە لە بۆنەی کاتژمێری زەوی لە بیرمان بێت یا تێکەڵی نەکەین لەگەڵ ڕۆژی زەوی 22 نیسان 22 چوار لە بۆنەیەکی تردا کۆ دەبینەوە بە بۆنەیەکی تر کە ژینگەییە پێی دەگوترێ ڕۆژی زەوی. ڕۆژی زەوی لە 22 چوار جیاوازە لەم ڕۆژەی کە لە شەممەی کۆتایی مانجی ئاداری هەموو ساڵێک پێی دەوترێت کاتژمێری زەوی. کەواتە لێرەدا لە ڕۆژی زەوی لە 22 چوار باس دەپاراستنی ژینگە دەکەین بە شێوازێکی گشتی وەکو گۆی زەوی. ئەمڕۆ باس دەپاراستنی وزە دەکەین، باس دەپاراستنی جۆرەکانی وزە دەکەین. کەواتە لێرەوە خاڵێکی کۆتایی و زۆر درێژەی پێنەدەم ئەوەیە کە چۆن وا بکەین وزە بەکاربێنین و لە هەمان کاتیشدا زیادە ڕەوی تێدا نەکەین. ئەمە چێتە سەر کۆمەڵێک میکانیزم. واتە ئێمە دەڵێن گڵۆپە زیادەکان لە ژوورەکانە بکوژێنەوە. خۆ لەوانەیە کەسێکی دڵسۆز لە ساتە وەختێکا لە بیری چێ. کەواتە لێرەدا پێویستیمان بە تەکنەلۆژیای نوێیە لە بواری بیناسازیدا، وەکو ئەو وڵاتانەی کە لە ڕاڕەوەکاندا دەڕۆی، لە ژوورەکاندا دەڕۆی، بە شێوازێکی هەستیارانە گڵۆپەکاندا دەگرسێن لەگەڵ چوونە ژوورەوەی تۆ، لەگەڵ دەرچوونی تۆ لە ڕاڕەوەکە و لە ژوورەکە گڵۆپەکان بە شێوازێکی ئۆتۆماتیکی دەکوژێنەوە. ئەم میکانیزمە، ئەم تەکنەلۆژیایە وڵاتان بەکاری دێنن لە زۆربەی شوێنەکاندا. کەواتە ئێمە پێویستیشمان بەوە هەیە تەکنەلۆژیای نوێ بۆ هەرێمی کوردستان بێنین تاوەکو بۆ داهاتوو لە بیناکانمانە، لە دروستکراوەکانمانە، لە فەرمانگەکانمانە ئەم جۆرە میکانیزمە بەکاربێنین. ئیدی ئەو کاتە پێویست بەوە ناکا بڵێن لە بیرمان چوو یا پێویست بەوە ناکا بڵێن تکایە
گڵۆپەزیادەکان بکوژێنەوە بە جوڵەکردنی ئێمە و بەوەستانی ئێمە سەرچاوەکانی وزە دێنە وەستاندن و کوژانەوە. زۆر سوپاس. زۆر سوپاس بۆ بەڕێز سەرۆکی دەستەی پاراستی ژینگەی هەرێم. ئێستاش داوا لە ژینگە پارێز بەختیار خالید کارجێڕی تۆڕی ژینگە پارێزانی هەولێر دەکەین. با بفەرموویت بۆ پێشکەشکردنی وتاری تۆڕی ژینگە پارێزانی هەولێر.